لە کاتێکدا هێزی سەربازی عێراق و پێشمەرگە ئامادەکاری دەکەن بۆ هێرشکردنە سەرتونڕەوانی دەوڵەتی ئیسلامی لە شاری مووسڵ، دوو کەمپ بنیاد دەنرێت وەک خۆ ئامادەکردن بۆ ئەگەری ئاوارەبوونی هەزاران کەس لە ئاکامی ئەو شەڕە. عارف تەیفور بەرپرسێکی باڵای پێشمەرگەیە لە خازەر و بەرپرسی دوو کامپی نوێی پەنابەرانە لە عێراق دروست دەکرێت لەو باوەڕەدا نییە بەشی ئاوارەکان بکات. بەقەناعەتی من خەڵکێکی زۆر ڕوو لە لایەماکە ڕەم بێ دوو کەمپەکەمان بەشیش نەکات، چونکە لەبەرەوە بە UN ماگوت کە ئەو دوو کەمپی ئەگەر احتیمالە بەشی نەکردەوە چیەکەن، وتیان شوێنەشکەمان بۆ تەحدیدکەن بۆی کە ئەگەرەوە بەشی نەکرد بچین لەوێ کەم پێشکە بکەینەوە، شوێنەشکەمان بۆ تەحدید کردوون. کەمپەکان لە دەوروبەری شارۆچکەی خازەر بنیاد دەنرێن لە ڕۆژاوای مووسڵ بڕوا هەیە 30,000 کەس لەخۆ بگرێت. بەڵام ئێمە پێویستمان بەوەیە کە منەظەماتی دەولی کە وڵاتانی خێرخواز کارانەوە یارمەتیم بدەن ئێتیمامێکی باش بە ئەم مجەماعەتانە ئەم ئۆردوگایانە بدەن کە لە سنووری مێحوەریە ماکرێتەوە، نەکە لە سنووری مێحوەریەمەوە نەما لە کوردستانە کاکرێتەوە، چونکە بەڕاستی حکوومەتی هەرێم بۆ خۆی ئیمکانەتی ئەوەی نییە کە ئەو هاوکاری ئەوانە بکەن. بەڵام ئەوە نەختێک شوێنەکە هەتا دوورتر بێت، چووکە بۆ بەڕاستی ئێمە نایشارنەوە، ئێمە مەترسیمان لەوە هەیە کە داعش خۆی لە ناو ئەو ئاوارانە بشارێتەوە بێ لێرە مەشاکل و شتیوا دروستکە بۆم خەڵکە، لەبەرەوە ئێمە لە دوورەوە دامان نابەوەی کە بتوانین مراقبەی بکەین و سەرپەرشتی چاکی بکرێەوە بۆەوەی کە لەژێر کۆنتترۆلی خۆمان نابێت.